جا لەو گوندەی خانەکەمەوە چ گوتم 2000 مەتر بوو لایەکی تایبەت بوو لە بۆ مەڕوو بزن و حیوانات توشتی باپیرم چکە هەم جوتیار بوو هەم مەڕوو بزنێ لایەکی تایبەت بوو لە بۆمە لێ دەژیان خانەکە زۆر گەورە بوو سەکۆکی گەورەی لە ناوەندی هەبوو لە قوڕی دروستکرا بوو تقریبەن ئەوها 50 سانتیمە برند بوو ئەوە هێواران دارتۆچی لێ چاندرا بوو دارتۆچی گەورە باپیرم دەیگۆ مجارێ دەیگۆ ئەو دارتۆم بە ئاوی دەزمێژە گەورە کردیە کە دەزمێژی دەشوشت بە مەسینەی دەچوت لە بن دارتۆکەی دەیشوشت سێبەری کردبوو لەسەر سەکۆکەی ئێوانان لەوێ لەسا ئەو سەکۆی دادەنیشتین نان خواردن شتووە تا کاتی نووسنێ مەسە بە بیرم دێ ماری مامم لەگەمە بوون مامم خەلیل برا گەورەی بابمە ئێستاژ مایە ئەو مامەچی دیم هێشتا ژنی نەهینا بوو پلکە چشم مابوو لە گەرمان مەجموعەی دەرچوو بوو هەندێک مابوون دوای پلکەکەشم ڕۆی و مامەکەم ژنی هینا مامەکەم هەر لەوێ ماوە مام خەلیل هاتە شاری فترێک لە گوندی بوو فترێک لە شاری بوو هاتەوە گوندی دوای چۆ شاری ئەو لە شێستوێ کاتە بۆ شاری ئیش و کاری لە شاری بوو بابم زیاتر لە شاری بوو دەیخین تەڵەبە بوو داکەم ینی ئەمنی دروست کرد و پەر هەتا داکەم ئەمنی ناردە مەکتەبێ ینی بەرێ من لە هەموو چاو پێکەوتنێکی گوتم فەزلی داکەم قەت لەبیر ناکەم کە ژنەکی نەخیندەوار بوو لە ساری 69 مەکتەب کراوە لە 3 ساری من ناردە مەکتەبێ لە 65 بوو لە 69 ینی 3 سار و شتێک بووە گە مانجی دەکرابیتەوە یەکیدا حسابی بکە ڕەنگە 3 سار و 6 7 مانگ بووی بە داکەم گوتی بڕۆ مەکتەبێ ئەو مەکتەب لەوێ کرایەوە گوتم ناچم گچکە بووم شەرمەی دەکەم من دار 3 سار ینی بانجی چیژێکی جیرانمانی کرد کە بابی لەگەر باپیرم ئامۆزایە ناوی هەدیەیە گوتی هەدیە دەوەرە ئوسامەی ببە مەکتەبێ وەڵاوی شاد دەستی گرتم هەدیە لە من گەورەتر بوو ئێستاژ مایە ماری لە گوندیەوە تێدەدەمە شیژی مام محەممەد ئەمینی بوو دەستی گرتم ئەمنی بردە مەکتەبێ مەکتەب بینای نەبوو مامی بابم مامی داکەم بە ڕەحمەدی مام حاجی ئەسعەد خانیەکی هەبوو تەبەڕوعی کرد لۆ مەکتەبێ گوتی من مادام مەکتەبی دەکەنەوە تا مەکتەبی دروست دەکەنە من ئەو خانەی دەدەمە مەکتەبی خانیەکە 5-6 غورفەیە بوو خاوینیان کردەوە قڕ بوو ڕێکیانێ خست تەڵەبە زۆر بوو مامۆستا شوعبەی من 9 کەس بووین وابزانم یان 10 کەس بووین هەر ئەوەندە چکۆل لە سەفیەکەوە دانرا کە چوومە ژۆرێ ئەوها دەرکەک بەرامبەرم بوو دیتم پیاوەک دانیشتیە کورسی و مێزەکە شتی دەنووسی عینەکەش لێ چای بوو تەماشای کردم گوتی دەتەوێ بخینی گوتم بەرێ گوتی ناوت چێ گوتم وسامە جەمیل دەفتەرەکەی کردو ناوچ نووسی گوتی بڕۆ ئەو ژۆرێ چوومە ژۆرێ مامەستایشتی لەوێ بوو ناوی وریا بوو بە ڕەحمەدبی لە ڕێی بەغدا هەیە قەمەرەکی ئەوەی هەبوو فۆکسواگۆن ئەمە دەرێن قالۆچە سلێمانی دەرێن بۆقی عارەب دەرێن داعسووقە قڕەکان هەیە گچکە بەو سارێ دامی کرد بە ڕەحمەدبی وەفاتی کرد هەولێری بوو ئەوی ناوی نووسیم ناوی مامەستا یوسف بوو لەو ئاخیرەی لە خارم گوێ لێ بوو بە ڕەحمەدبی گوتی سەید یوسفیان پێدەگوت دیارە بەرزنجی بوو سەید بوو تەسەوڕ ناکەم ئەوی ژمابی ساری 69 زۆرە کە چوومە ژۆرێ 1-2 ڕۆژ بوو دەوامیان کردبوو ئەوەیان دەخیند دەرسی دا و ویوی دا وەڵام مامەستاکە تەماشا کردم گوتی وەرە دانیشە ئەوەک ڕایخسترا بوو کومبارێک بۆ لە سەعاردی دانیشتین هێشتا ڕەحلە و مەحلە و شتوانە هاتبوو سەبوڕک لە دیواری درابوو چوم لە پشتەوە دانیشتم ئەوانەی بەبیرم دێن تەڵەبەکان ناویان برێمە ئەتیادیە ئەمن چیڕەم درێژە ئەگەر نەمبڕی ینی ئێستا بەس ئەو مەکتەبە لەوانەیە 3 بەرنامەی پێ بکوژن چوم یاوە یەکەم ڕۆژی دەوامم بوو یەکەم ڕۆژی دەوام بوو لەوێن دەرێ کە چوومە چ گوتم مەجموعەک لەوێ بوون زرار ڕەشید بوو ئەحمەد عەزیز بوو لە ویویدا و چکۆ چارەم پێنجەم دەرسەوە بزانام لە خوێندنەوەی کوردی قەدیم هەبوو ئیبراهیم ئەمین باڵداری بۆ دوای گۆڕیان ئەوە چوونە مەکتەبم بوو ینی لەوێن دەرێ یەکەم ڕۆژم بوو کە بوومە تەڵەبە لە مەکتەبێ